و تا ئێستا نەتوانراوە ڕاست گۆیانە و دڵسۆزانە و جدیانە بێن بەدەم داواکارەکانی ئێمەی نوێنەرانی دەستەی گشتی مامۆستانی وانەبێژ کە داواکاری زیاد لە 35,000 مامۆسای وانەبێژی ستەمدیدەیە کە سەدان جار بە ڕێگای مەدەنی و پەروەردەیی و دیالۆگ داواکارەکانمان گەیاندۆتە بەرپرسانی وەزارەتی پەروەردە و حکومەتی هەرێمی کوردستان و سەرجەم لایانی پەیوەنددار، بەڵام بەداخەوە تا هەنووکە نەهاتوون بەدەم جێبەجێکردنی داواکارەکانی مامۆستانی وانەبێژ. لەبەر ئەوە ئێمەی نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ بەردەوام دەبین لە ڕێگا مەدەنی و پەروەردەی و پیشەیەکەی خۆمان کە داواکاری سەرەتایی و مافی ڕەوای خۆمانە کە چەندین ساڵە بە نایاسایی لێمان زەوت کراوە، ئەویش دامەزراندنمانە بە هەمیشەییکردن و هەژمارکردنی ساڵانی وانەبێژیە بە خزمەت و وەڕێزگرتنە و وەگەڕاندنەوەی شکۆیە بۆ سەرجەم مامۆسایان و پرۆسەی پەروەردە و فێرکردن. لێرەوە ڕای دەگەێنین بۆ ڕای گشتی چیتر ناوەستین و بێدەنگ نابین لەمڕۆوە کە ڕۆژی مباشرە و ڕێکەوتی 3 نوێی 2023 دەست دەکەین بە چالاکی و ناڕزایەتیەکانمان بە شێوەی مەدەنی و پەروەردەیەکەمان بۆ گەیشتن بە ئامانجی سەرەکیمان کە پەیامی چاکسازیکردنە لە نێو سێکتەری پەروەردەدا.